قەزای بنەسڵاوی دەشتی هەولێرە ئەو قەزایە باوتەی دانیشتوانەکەی وەکو پێویست خزمەت نەکراوە و جیاوازی پێکراوە لەگەڵ قەزا و ناحیەکانی دیکە. ئەگە بەراوردی بکەین لەگە قەزا و ناحیەکانی دیکە بنەسڵاوە زۆر مەخدورە لە ڕووی سەوزایی و لە ڕووی باخچە لە ڕووی پارک. ئێستا بۆ نمونە ئەگەر دانیشتوێکی بنەسڵاوە بێوێتن منداڵەکانی ببات بۆ پارچێک دەبێت دا 15,000 بەس بداتە کرێی تەکسی هەتا بچێتە پارکێک لە ناو شار. ئەو قەزایە هیچ پارکێکی نییە، ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی جیاوازی دەکرێت لە نێوان قەزا و ناحیەکاندا. نەبوونی کتێبخانە و سەنتەری چالاکی گەنجاند و داواکاری سەرەکی دانیشتوانی قەزای بنەسڵاوان باوتەی هاوڵاتیان سەنتەرێکەیە لە قەزاکە، بەڵام لایەنێکی سیاسی بۆ بەرژەوەندەی حزبی بەکاری دێنێت. لە بنەسەڵاوە لایەنی ڕۆشنبیری و سەقافی فرامۆش کراوە لەبەرەوەی تاکو ئێستا لێرەدا کتێبخانەیەکی گشتی لێ نییە کە هەموو چین و توێژەکان وەکو پێویست سوودی لێ ببینن. بە حەقەت سنتەرێک هەیە لە بنەسڵاوە، بەڵام بۆ گشتی نییە و گەنجان بەگشتی سوودی لێوەرناگرن، تەنها لایەنێکی دیاریکرا و لایەنێکی حیزبی سوودی لێوەردەگری. ومێ دەکەم سنتەرێک لەو سنوورە بکرێتەوە بۆی هەموو خەڵک بێ فەرق و جیازی سوودی لێوەربی. هاوڵاتیانی قەزای بنەسڵاوی دەشتی هەولێر داوا دەکەن ئیدارەی خۆجێیی پارێزگای هەولێر باجددی کار بۆ قەزاکەیان بکەن و جیاوازی نەکەن لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.